بەڵێ ئەمڕۆ یەکەم گەشت لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی دەست پێ دەکات. گەشتی یەکەمیان لە بەغاو هەیە، گەشتی دووەمیان لە کەرکۆ بە بەغایە، گەشتی سێەممان ئێوارەی هەمان ڕۆژە ئەمڕۆ ترانزێتە لە سلەیمانیەوە بۆ کەرکک، لە کەرکۆ بۆ مەدینە منەوەرە واتە سعودیە. ئینشەڵا لە ڕۆژانی داهاتووش گەشتی تر دەست پێ دەکات. باوەڕ وایە کە سی ئەم مانگە گەشتی ترمان هەبێت بۆ تورکیا، بۆ ئەستەمبول جدیدە. باشە، گەشتەکان هەموو ترانزیێتە یا فڕۆکەخانەکەی فڕۆکە لێرە؟ نانا هەمووی ترانزیت نییە، ئەمە ناخۆی و نێودەوڵەتیە گەشتەکانمان دەست پێ دەکات. ئەو گەشتی کە باسی یەکەم سی مانگ دەست پێ دەکات ئەوە ترانزیت نییە، ئەوە لە کەرککەوە بۆ ئەستەمبوڵە. گەشتی عومرەکان برین حەج و عومرە دەست پێ دەکات عین لە کەرککەوە بۆ مەدینە منەوەرە، ئەوە ڕاستەخۆیە. لەوانەیە هەفتانەش گەشتی وامان هەبێت. باشە، دەسەڵاتی فڕۆکەوانی عێراق تا چەند هاوکار بوو و تا چەند پێویستە فڕۆکەتان بۆ دابین کرێت لێرە؟ بە سوپاسەوە زۆر هاوکارمان بووە لە سەرەتایی دامەزراندنی برین فڕۆکخانەکەەوە هەتا تەواوبوونی هاوکارمان بووە، بەردەوامشە لە هاوکاری کردمان. ئینشاءڵڵا یعنی دەست پێ دەکەین بە گرێبەست لەگەڵ کۆمپانیاکانی گەشت و گوزار و فڕۆکەوانەکە.